لەسەر بابەتی هەڵکشانیم بارودۆخە و ڕوبەڕووبوونەوەی گروپە چەکدارەکان و هێزەکانی ئەمریکا من فەریق جەباری یاوەرمەندە پسپۆڕی کاروباری سەربازی و ئەمنی میوانمە. بەڕێز جەبار، ئەم کاتت باش، یعنی وەکو ئەبینین چەند جارێکە ئەم بابەتە دووبارە بێتەوە لە نێوان گروپە چەکدارەکان و ئەمریکیەکان. طبعاً ئەم ڕوبەڕووبوونەوەی لە ڕێگەی درۆن و لە ئاسمانەوەیە، لە ڕێگەی درۆن و فڕۆکە لە ئاسمانەوەیە. لێکەوتەکانی لەسەر زەوی چییە بن؟ بەڵێ بەیانی تەن باش، بەیانی گشت بینەران باش. بێگومان دەبینین لێکەوتەکانی ئەم هێرشانەی کە بەرامبەر یەک دەکرێت، بە تایبەتی ئەو گروپە چەکدارانەی کە ناو ئەبرێن لەم دوایەدا لە عێراق بە تایبەتی ناویان هێنان بە تیرۆریست، یان تەنانەت لایەنی ڕسمی عێراقی ئەو ناوەی لێنان و خۆشیان ئەمانە تا ئێستا ئەڵێن نەچونەتە ژێر فەرمانی فەرماندەیی گشتی هێزەکانی چەکداری عێراق بە شێوازێکی گشتی. دیارە ئەوەی لێکەوتەکانەوەیە کە یەکەم ناجێگیری بڵێن ئەمنی دروست کردووە بەهۆی هەم فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەو گروپانە کە لە بنکە و بارەگاکانی بەتایبەت ئەمریکیەکان ئەدرێ، چ لە عین الئەسەد، چ لەنە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر یان فڕۆکەخانەی هەریر، یان ئەمڕۆ ئەم شەوش کە لە سەر ڕێگای شەقڵاوە کە دوو فڕۆکەی بێفڕۆکەوان کەوتۆتە لەو ڕێگایە کەوتووە و کە تەقیوەتەوە. جگە لەوەش دەبێتە هۆکاری ئەوەی کە بڵێن برینداربوونی بڵێن یان سەربازانی یان کارمەندانی هێزەکانی ئەمریکا بە تایبەتی ئەو فڕۆکەی کە پێ دوێنی تەقیەوە لە فڕۆکەخانەی هەولێر کە بە پێی بەیاننامە فەرمیەکانی لایەنی ئەمریکی کەسێ سەرباز بریندار بۆ یەکێکیان برینەکەی قورسە. بێگومانیش بۆ هەرێمی کوردستان ئەمە ئەبێتە هۆکارێک چەند جارێک بۆ ڕاگررتنی هەندێک جارکاتی و هەندێک جار هەندێک کۆمپانی فڕۆکەوانی کە بێتە ڕاگررتنی گەشتەکانیان بۆ فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر. دیارە ئۆکوتم بەرامبەرە هەم ئەم گروپانە بەهۆی ڕۆکێت و بەهۆی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە بنکەکانی ئەمریکا یان هەوپەیمانان ئەکەنە ئامانج، چ لە ناو هەرێمی کوردستان، چ لە ناوی عێراق بە تایبەتی لە عێراقدا عین الئەسەد و ماوەکەی پێشوو سەفارەتی ئەمریکیش کراوە ئامانج، یان هەندێک بڵێن بنکە و بارەگایی ئەمریکی لە ناوچەکانی ڕۆژاوا لە سووریا. لە بەرامبەردا هێزەکانی ئەمریکا ئەمە چەند جارێکە ڕەنگە 3 جارە تا ئێستا هەم لە ناو سووریا هەم لە عێراقدا بڵێن بنکە و بارەگای ئەو گروپانەی کە ناویان دەبن بە گروپی حیزبەڵڵایی کە تۆمەتباریان دەکەن لەلایەن ئەمریکاوە کە ئەمە لەلایەن ئێرانەوە پشتیوانی دەکرێن، بنکە و بارەگاکانیان بردومان دەکرێت کە پێشتر جارێک نزیک ناوچەی باکووری کەرکووک لای نزیک 2 بز لەوێ کرانە ئامانج و ئەوەی ئەم بەرەبەیانەی ئەمڕۆ بە پێ بەیاننامەکەی ئەمریکا ئەو بنکە و بارەگایانین کە دەکەونە ناوچەکانی بابل و واسط کراونەتە ئامان ژیان پێشتر لە ناوچەی قائیمیش کرانە ئامان ژیان لە ناوچەکانی سووریا. کاک جەبار، ینی ئەم شەڕە ئایا درێژکراوەی ململانەی شوێنی ترە ناوچەی ترە هاتووەتە ناو عێراقیان نەخێر؟ ئەمە ئەم گروپانە بیلفعل ئەوێت لە عێراقا ڕوبەڕووی هێزەکانی ئەمریکا بنەوە؟ بێگومان یعنی ئەمە دەرهاویشتەیە ململانیە کە طبعاً ئێمازانین لە ناوچەکە بەگشتی، ینی هەم کە عێراق بۆتە چەقی ئەو ململانیە، هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست ململانیەکی توند هەیە لە نێوانی ئەمریکا و لە نێوانی ئێران لەم ناوچەیە. یعنی تەنها بەس هەرێمی کوردستان و عێراقی نەگرتوتەوە، بەڵکو ئەبینین هەم سووریای گرتوتەوە، لوبنانی گرتوتەوە لەم ماوەی دوایی ناوچەکانی کەندا و دەریای سوور و
تەنانەت بڵێنی قیانوسی هندی و ناوچەکانی تری گرتوتەوە، یعنی فراوان بووە. هۆکارەکەی وەکوتم یەکەم ئەگەڕێتەوە بۆ هۆکاری بەردەوامی ململانی توندی نێوان ئەمریکا و نێوان ئێرانە لە ناوچەکە بە شێوازێکی گشتی. خاڵی دووەم بیانووی بوونی شەڕێک لە ناوچەکە لە نێوانی فەڵەستینیەکان لە غەزە، یعنی لە نێوانی حەماس و لە نێوانی ئیسرائیل، کە بیانووی زۆربەی ئەم گروپە چەکدارانە ئەوەیە کە ئەمریکا پشتیوانیەکی گەورەی ئیسرائیلە لەم شەڕا و خەڵکێکی زۆر مەدەنی کە کوژرێ لە غەزە کە بەپێ ئامارەکان هەموو لایەکە زانن کە گەیشتۆتە نزیک زیاتر لە 20,000 کوژرا و نزیکەی 50,000 بریندار کە ئێمە هەمومان لەگەڵ کوشتنی خەڵکی مەدەنی نین، چ لەلایەن فڵەستینیە و بێیان چ لە ناو ئیسرائیلدا بێ، بەڵام وەکوتم ئەمەش بۆتە بیانوویەک و بەتایبەت لەو کاتەوە کە ئەم شەڕە دروست بووە زیاتر ململانیەکە تون بووە لە ناوچەکە و زۆر جار هەڕەشە ئەکرێ ئەگەر بەردەوام بێ ئەم ململانیە شەڕەکە ئەگوێزنەوە بۆ ناوچەکانی تریان ئەوانش بەردەوامی ئەدەن بەکارەکانیەوەن جگەل لەم خاڵانە، جگەل لەم دوو خاڵەی کە هەیە وەکو وتمان ململانی. خاڵێکی گرنگ هەیە ئەوەیە کە لە نێو گروپە شیعەکان لە عێراقداش ململانی هەیە، یعنی لە ناو گروپە شیعەکاندا بە تایبەتی ئەوانەی لە ضمنی ئیطاری شیعی عێراقین هەندێکیان لەگەڵ ئەوەدان کە ئەم کارانەیان بەرامبەر هێزەکانی ئەمریکا و بەرامبەر هاوپەیمانان بەردەوام بێت، هەندێکیان دژ بەو کارانن. ئەو ململانی شوای لێ کردووە کە زیاتر ئەم کاران پەرەی پێ بدەین. مەسەڵەن نمونەی ململانیەکە ئەوەیە کە دوێنی شەو بە هەمان شێواز لە ناوچەی حەیل عامل ئەبینین کە گرژیەک دروست بۆ لە نێوانی سەرایە سەلام کە سەر بە سەدرن، یعنی لایەنی عسکەری سەدرن لەگەڵ باقی هێزەکانی حەشدی شەعبی و بۆتە تەقا کە دوایی هێزەکانی پۆلیسی فیدراڵی تەدەخولی کردووە توانیوێتی کنترۆڵی ئەو ناوچانە بکە. کاک جەبار، ینی ئەمریکاش زەختێکی زۆری لەسەر حکوومەتی عێراقی دروست کردووە کە کۆنترۆڵی ئەم گروپانە بکات. حکوومەتی عێراقیش بەڵێنیاوە کە ئەم کێشەیە چارەسەر بکات، بەڵام تا ئێستا نەیتوانیوە. بۆچی حکوومەتی عێراقی ناتوانێت لە وڵاتەکەی خۆیان سەیتەرە بەسەر ئەم گروپانە بکات؟ دیارە نەوەکو لەم حکوومەتەی ئێستایی بەڕێز محەممەد شایع سوودانی، بەڵکو لە کابینەکانی تری حکوومەتی عێراقدا وەکو وتم یعنی هەندێک لەو گروپانەی حەشدی شەعبی کە هەمومان نەزانین حەشدی شەعبی وەکو هێزێک لە کاتی شەڕی داعشە یعنی بڵێن دروست بوو، لە کاتی فتواکەی بەڕێز سیستانیە کە هێزە دروست بوو و دوای 2 ساڵ لە دروست بوونی کە لە 2014 دروست بوو، لە دوای ساڵی 2016 بەهۆی بڕیارەکەی بڵێن یاسایەک لە پەرلەمانی عێراقەوە کرا بە هێزێکی فەرمی و فەرماندەیەکی بۆ دروستکرا لە عێراقدا، بەڵام ئەو فەرماندەیەی نەیتوانی لە عێراقدا هەموو گروپەکانی شیعی ناو عێراقدا کۆ بکاتەوە لە ضمنی ئەم فەرماندەیە. هەندێک لەو گروپانە لاسار بوون، یعنی ئیلتیزامیان نە بە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق کردووە، نە بە فەرماندەی باڵای هێزەکانی حەشدی شەعبی کردووە و بەردەوام لە کابینەکانی تری حکوومەت کێشیان بۆ حکوومەتی عێراق دروست کردووە. عێراق خۆی دەڵێت، یعنی بە شێوەی فەرمی دەڵێت کە تا ئێستا نەیتوانیوە کۆنترۆڵی ئەم گروپانە بکە کە بە گروپی دەرچوو لە یاساش ناویان دەبات. زۆر جار هەیە ئەبینین ینی لێدوانەکانی بڵێن وتەبێژی فەرمی هێزە چەکدارەکانی عێراق بەر لە 2 ڕۆژ لیوا تەحسین بە هەمان شێواز دەربارەی ئەم کردانی کە کردیان بەتایبەتی ئەوەی هەولێر، ینی ئەوەی فڕۆکەخانی هەولێر باسی کرد، دەڵێ ئەمانە هەمویان گروپی دەرچوون لە یاسا، یعنی و تەنانەت لە عێراقدا ناویان هێنان بە گروپی تیرۆریستی، ینی گەیشتە ئەو ڕادەیەی کە بەو شێوازە ناو ببرێن و داوا کرا لە هێزە چەکدارەکانی تر کە بەرەنگاریان ببنەوە و هەوڵش بدەن بۆ دەستگیرکردنیان و لژنەی باڵاش دروست کرا بە تایبەتی دوای لێدانی سەفارەی ئەمریکی و دەرکەوت هەندێک
لە ناو هێزە ئەمنیەکانی عێراقیش هاوکاریان بکەن. وەکوتم ئەمە ئەگەڕێتەوە بۆچی وەکو واسم کرد ئەگەڕێتەوە بۆ بە حەقیقەت بۆ بوونی ململانیەک لە ناو لایەنی شیعەکانی عێراقدا، یعنی هەمویان وەکو یەکگرتوو نین لەسەر ئەوەیە کە چ سیاسەتێک پەیڕەو بکەن بەرامبەر بە ئەمریکا و بەرامبەر بە هێزەکانی هاوپەیمانان کە ئەوانە بە شێوازێکی فەرمی و بە پێ ڕێککەوتنێکی فەرمی لەگەڵ حکومەتی عێراقدا لە عێراقدان لەسەر بانگهێشتی عێراقدا بە تایبەتی لە شەڕی داعش لە عێراقدا بوون و بە پێی ئیتیفاقێک کە پێڵێن ئیتیفاقی ئیطاری ئستراتیجی بە تایبەتی لەگەڵ ئەمریکا ئەو هێزانە لێرن، یعنی توانای عێراق نییە تەنانەت دوای لێهاتووە ئێستا ئەم گروپانە لە جاری پێشوودا کە لە سەفارەی ئەمریکیاندا لە بنکەیەک یان بارگایەکی فەرمی ئەنجومەنی ئاسایشی حکوومەتی فیدراڵی عێراقیاندا. بەڵێ فەرێقی یەکەم جەباری یاوەرمەندە پسپۆڕی کاروباری سەربازی و ئەمنی زۆر سپاس بۆ ئەو کاتی بێمەت بەخشی.